لە کەرکووک یەکەمین کۆڕبەندی جیهانی تیت ئەکس عەرەفە ڕێکخرا. لە کۆڕبەندەکەدا شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق وتارێکی پێشکەش کرد و جەختی لەسەر پەیامی ئاشتی و پێکەوە ژیان کردەوە و چیرۆکی سەرکەوتنی ژیانی خۆی بۆ ئامادەبووان خستە ڕوو. هاوکات پارێزگاری کەرکووک پشتیوانی خۆی بۆ ڕێکخەرانی کۆڕبەندەکە دووپات کردەوە و ڕایگەیاند بە ئامانجی پێکەوە ژیانی ئاشتیانە کار دەکەن بۆ خزمەتکردنی کەرکووک و کەرکووکیەکان لەسەر جەمبوارەکاندا. پێویستە فەرق و جیاوازی نەکەین. ئەو شارەی کە لە دڵی هەر هەمومانە بە شاری پێکەوە ژیان ناسراوە. لە دڵی منە پێکەوە ژیانی ڕاستەقینەیە، تەنانەت دروشم نییە، تەنیا دروشم نییە، بەڵکو پێکەوە ژیانی ڕاستەقینەیە کە ئەبێ هەر هەمومان هەوڵ بدەین کە ئەو سومبلە جوانە وەک خۆی بمێنێتەوە و زیاتریش بێ. بەڕاستی جێی دڵخۆشیە ئەو گەنجانە ماندوو بوونە، چەندین مانگە خەریکە و کارە بوون و بە تایبەتی لە سەردەمێک کە ئیدارەکە ئێمەین جێی دڵخۆشیە. ئێمەش هەموو داعمیکیانەکەین، هەندێک قسەمان کرد و هەندێک قسەی ناودڵی خۆمان کرد بۆیان. ئومێدەوارم بەردەوام بن و هەموو ئەو گەنجانی کە دەیانەوێت ئەم نەوعەتکارانە بکەن من بەڵێنم داوە هاوکاریان بین وەکو ئیدارە. ئاشتیەک چۆن بدۆزینەوە لەگەڵ کەسێکا کاری لەگەڵەکەم. لە یەکەمین کۆڕبەندی تیت ئەکس عەرەفەدا چەندین کەسایەتی دیار و کاریگەری کۆمەلگا لە سێکتەرە جیاوازەکاندا وتاری تایبەتیان پێشکەش کرد و چیرۆکی سەرکەوتنەکانی خۆیان بۆ هەمووان ئاشکرا کرد. هاوکات گرنگی ئەم جۆرە چالاکیانیان لە کەرکووک خستە ڕوو. شانازی بە کەرکووکی بوونی خۆتانەوە بکەن. کەرکووک بەڕاستی ئەو شارەیە کە کاتێت دێیتە ناو شارەکەەوە هەست بە جیاوازێکی زۆرەکەی لەگەڵ شارەکانی ترە. پێکەوە ژیان، ئاشتی، میوان دۆستی، هونەر دۆستی، ئەمە بۆ کەرکووکیەکان بۆتە تاجێک بەسەر سەریانەوە کەوای لە ئێمە کردووە لە هیچ چالاکیەکی ئەوانە نەتوانین ئێمە دوورە پەرێز ببین. تێدەکس تەنها بریتینە لە گەڕانەوەی چیرۆکی سەرکەوتن، بریتە لە گەیاندنی پەیامێک و ئەم پەیامە لە کوێ و بەچی ئەگەیەنی. بۆ نمونە یەکێک لەو پەیامانە ئێمڕۆکە ویسمان بە ناوی ئاشتی بگەێنین لەژێر ناوی ئەوەی کە هێزی قسەکانمان نەتوانێت چ کاریگەریەک دابنێ. ئەتوانین بە وتەکانمان ئاشتی پێشکەشکەین و ئەتوانین بە وتەکانمان خراپەش پێشکەشکەین. بەڵام ڕێگەی هەڵبژاردننی باشە یەکێکە لەو شتانەی کە بەلای هەمومانەوە ویستراوە. کۆڕبەندی نێودوڵەتی تیت ئەکس عەرەفە با سپۆنسەری مەکتەبی سکرتارەتی سەرۆک مامجەلال لا کەرکووک ئەنجامدرا و تێیدا نزیکەی 12 کەسایەتی گرنگ کارۆڵی کارا و کاریگەریان هەبووە لە بوارەکانی خۆیاندا و وتاری تایبەتیان پێشکەش کرد و بیرۆکەی کارکردن و چیرۆکی سەرکەوتنەکانیان لە کەرکووکەوە بە هەمووان گەیاند. هەوار فارس، کەناڵی کەرکووک.